تاڵەسیبیەکانی سەری باوکێت چیرۆکی ئەو ناز و نیعمەتن کە تۆ تێیدایت چەمانەوە لە پشتیدا ئەو هۆکاری ڕێکوەستانی ژیانی تۆیە باوێک ئیلهامێک میهرەبانی و کتێبێک لە جوانی و ڕۆمانێک لە ئامۆژگاری سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بینەرانی ئازیز من عوبەیدوڵڵام سەکۆی هاوڵاتیتان پێشکەشەکەم لە نێوم گەڵاوەرینە باران لە شەم مەشواتەوە هەردڵۆ پێ لەم بارانە سۆزی تۆم بیرەخاتەوە سۆز و نازیک پڕ لەستی باوکێتی تۆ گەر لە ناکەم بۆ دوایین جار لە ئێمە بوو ئەم سەفاری کردە زوو بوو بابە زوو بوو بەجێ تێشتین هێچکار زوو بوو بەجێ تێشتین بەڕێز ژیان ئەو کاتت باش لە تەوەری ئەم زارەماندا باسی باوکەکەین باوک چییە لە ژیانی مرۆڤەکاندا کاتێک خۆت باشتر بەخێر بێست چاوم باوک لەبۆ ئینسان هەموو شتێکە لە دنیا یعنی چەتیرە باوک ئەژنوێ باوک یا پشتی ئینسانە ئینسان کە تا باوکی لە دەست نەدا نازانی ئازاری لە دەستدانی باوک چییە باوک لە بۆ ڕۆڵەکەی هەموو زەحمەتێک دەکێشێ لە دنیا بەس لەبۆی ڕۆڵەکەی بە جوانی پەروەردە بکە ڕۆڵەکەی بە جوانی گەورە بکە یعنی چی بیوێ لە بۆ ڕۆڵەی دەکات ئینسان بەڕێی من تا باوکی لە دەست نەدا ئازاری لە دەستدانی باوک نازانی چۆنە من بە خۆم هەنێ 4 ساڵە باوکم لەدەست داوە یعنی ئێستا وەزام 4 دقیقە باوکم ڕۆیشتووە یعنی ئێستا هەموو ئاواتێکمەوەیە کە بەس لە خەوش جارێک بیبینم دەستەکانی ماچ بکەم یعنی ئازاری باوک بڕوا بکە ئەوەندە ناخۆشە ئەوەندە ناخۆشە یاڕبیەوەی ئەوەندە داوا لە خەرکی دەکەم یان لە گەنج دەکەم لە پیر دەکەم نەژن دەکەم ئەوەی باوکی ماوە ڕێز دە باوکی بگرێ ڕۆژانە دەستی باوکی ماچ بکە یعنی بڕوا بکە هیچ ئازارێک لە دنیا بەقەدەر ئازاری لە دەستدانی باوک ناخۆش نییە باوک یعنی چەتلێکە لە ماڵە بۆ منداڵەکانی ئەژنوێیە یعنی دینگێ لە ماڵ باوک دڕۆی یعنی ئەو تام و چێژەی ماڵی شت وەکو جاران نامینێ یعنی قەڵەبارغی ماڵت نامینێ یعنی هیچ چێشێکی نامینێ لە دنیا پاشت باوک باوەڕ ناکەم خۆشی نامینێ سەخەر دەرە دایک بەڵە ڕاستە دایک زۆر عەزیزە بەڵام باوکی باشیش باوکی چاک باوەڕ ناکەم هیچ شتێک ئازاری وەکو لەدەستدانی باوک قورس بێ زۆر قورسە زۆر ئازاری لەدەستدانی باوک زۆر قورسە چیت هەیە بۆ هاونیشتیمانیان ئەوانەی باوچیان ماوە یعنی پێیانەڵێ لەگەڵ باوچیان چۆن بن لە ڕێگەی کەناڵەکەی ئێمەوە پێیان چییە بۆ هاونیشتیمان وەڵای پێیامی منەوێ دەڵم هەر کەسێک ئەگەر باوکی لە دژیان ماوە یعنی سبەی ناکە هاتە دەرێ دەستی ماچکە هێواران کە چۆ دەستی ماچکە یعنی یەک دەستکرد ماچکردنی باوک هەموو دنیا دێنێ هەموو دنیا ئێستا من یعنی ئەگەر بەگەڕانەوەی باوکم بە ئێستا خانوو مێخانوم بۆ دەفرۆشت سارمێ هەموم بۆ دەفرۆش بەس یەک زاب بندیت باید بەس دەستی ماچ کرد باە یعنی زۆر ڕێز لە باوکیان بگرن ئەوانی کە باوکیان ژیان مایە حتا دەتوانن ڕێزیانی بین ینی بۆ لەحزەیەکیش نەفەرامۆشیان بکەن نە دڵیان بشێنن بڕوا بکەن یعنی ئازاری لە دەستدانی باوک زۆر قورسە ئەوەی باوکی لە ژیان ماوە ئەوەندەیان پێ دەڵێم ئاگاتان لە باوکتان بێ دڵیان مێشێنن قسەی ڕقیان لەگەڵ مەکەن هەرچی گوتی برێ باوە بەسەر چاو ئەگەر پێشت نەکرا بەرامبەرەکە برێ بەسەر چاو بۆیە قەت نەکەن دڵی باوکتان بشێن بڕوانەوە لەسەر گۆڕت پەیامی تۆ ئەخبامە لە کۆڵمایە لە کۆڵمایە باباجان بۆچی وازوو جێت هێشتم بە تەنیا لەم دنیاە بڕوانەوە لەسەر گۆڕت پەیامی تۆ ئەخبامە لە کۆڵمایە لە کۆڵمایە تەوەری ئەم زارەماندا باسی پیرۆزی باوکەکەین چیت هەیە؟
بقورآن باوک هەم سەروەتە هەم سامانە سەروەت و سامان بە معنای پارە باز ناکەم باوک زۆر مانای دەدا باوک ئەزیزە ئەوەی نەیبێ و نازانی دەردی بێ باوکاتی چۆنە بەڵێ جەنابەت باوکتما من نەوەڵە خوا عافیکە چی ئەڵێ بۆ ئەوانەی کە باوشیان ماوە قەدری نازانن بە قورآن ڕێزە باوچان بگرن چکە باوک قوتابخانەیە باوک سەروەتە سامانە کۆڵەکەی ماڵە چەتری ماڵە باوک هەم کوتم قوتابخانەیە زۆر شتی لێ فێر دەبی لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی معریفەتەوە لە ڕووی سەقافەتەوە باوک عەزیزە دوای نەمانی باوک چ کەسێک هەیە بتوانێت شوێنی باوکت بۆ بگرێتەوە هیچ کەسێک ناتوانانی شوێنی باوک بگرتەوە کەس ناتوانانی شوێنی باوکی ڕاستەقینەی خۆی بگرتەوە زڕ باوک و ئەو شتانە هەیە بەڵام ئەوانە بەکار نایە باوکی وەکو تومان بیلادی خەزێنەیە لە بۆ ئینسانی ئەوەی عەقڵ بێ تێبگا باوک ئەزیزە کە تەمەنت لایدا لە پەنجا زەمەن ئێشت بۆ ئەیێنێ لەش ساغی جاران بە یەکجاری لێسێنێ ئازاری هەردوو قاچەکەت ئەوەندە ئازارت ئەدا فرمێسکی چاوی بەدینت وەختە جۆگەیە پڕ بکە ئەخبا بەلێوی لەرزۆکت بەجارێ سەرسامە بێت بە هەناست ڕوخسارت ماتیە پۆشێ دوورە لە وێنەی پێناوسەت قاچت ئەوەندە لاوازە گۆچانە هاوڕێی ژیانت ئاواتە خوازی بە مەرگە مردنت پێخۆشترە لە ژیانت نەهامەتیت لەوەدایە مام عەدی سڵاوت لێ بێت باشی حواڵت تەوەری ئەو جارەمە لەسەر باوکە ئەمەوێ بزانم باوک چییە لە ژیانی مرۆڤەکاندا باوک عائیلەکەی پێ بگەینی ئەوەی لە سەرشانیتی واجبە الحەمدلله منداڵەکانم من پێگەیاندووە من لەخوا بەزیادوی هەمووش لە دەرەوەنە قسمێکیان مانسە و قسمێکیان ئەوەیە باوکت ماوە؟ ناوەڵە نماوە عازیم نماوە پیاوی چاک بووە ئارەوەڵە خوا عافیکە چیت هەیە بۆ ئەوانەی کە باوکیان ماوە؟ وەڵڵاهی ئاگیان لە منداڵەکانیان بی ڕێحایەتیان بکە هەبوون بوون با ژنیان بۆ بینی ئەگەر ئیمکانیەتیان با ماڵیان بۆ دانێەوە خێزانی یعنی تەکویم کە یعنی ئەویان بکاتن ئەچیت هەیە بۆ منداڵەکان بەرامبەر باوکیان چۆن بن؟ هەیەگە منداڵ عاقڵ بی بەرامبەر باشی قازانج دەکە چونکە ئەو منداڵی بەخێو کردیە فی سەبیل بیگەیانتە یعنی ئەرکێکی باش نەکەوەیە کاری خراپی ئەنجام بداتن ئەو منداڵانە ئەو منداڵمان لەخوا بە زیادی هەموو باشن ئاراوەڵە چاوت ماڵ لەیاتمە ئەو کاتانەی چۆن گەورەت کرد بابەجیان لەسەرما دانیشتی نەدەخەوتی تاکو بەیان لەیاتمە ئەو کاتانەی چۆن گەورەت کرد بزانم باوک چییە لە ژیانی مرۆڤ بە ڕەهی من باوک ژیانە کۆڵەکەی ماڵە کە باوک نەما یعنی ژیانیش نەما ئێستا بە عەکسەوە وای لێ هاتووە باوکەکە جاران باوکێ دایکێک نۆ مناڵی لە ژوورێکا بەخێوە کرد ئێستا وای لێ هاتووە لە 10 جێگەی باوکی دایکیان نابێتەوە ئەمە خەڵۆتگەی پیری بەڵام خۆزگە و دیاردەیە نەمایە مال ئەسەف خۆ من خۆم باوکم نەماوە بەڵام هەموو دەقەیەک کە پیاوێکی پیرە بینم ئیتر وازانم ژیان کۆتایی پیاتەوە خۆت ئازاری لە دەزانی باوکت بینیوە بینیومە زۆریش ئەسەفە قەت جێی باوک نابێتەوە تەواو بناڵم باوک کۆڵەکەی ماڵە چیت هەیە بۆ ئەوانەی کە باوشیان ماوە لەگەڵی باش ئەڵم ڕێزی لێ بگرن هەتا ماوە ڕێزی لێ بگرن تر هەر کاتێکە لە دەستە چێت
خۆشی بێ بە باوک ئەو گەنجە خۆشی بێ بە باوک با ڕێز لە باوکی بگرێت هەتا لە ژیانە ئیتر تاو دوایی کۆتاییەت هەر ئەسەفێکە هەتا مردن ئەبێ ئەسەفی لێ بخواست هیچ کەس جێگای باوکە گرێتەوە تۆ باوکت لەدەست داوە هیچ کەس جێگای باوکی بۆ گوتیت کەس ناتوانێت جێگای باوک بگرێتەوە هیچ کەسێک ناتوانێت پەیامت چییە بۆ هاونیشتیمانیان ئەتەوی هاونیشتیمانیان چۆن بن لەگەڵ باوکیان من پەیامەوەیە بۆ هەموو گەنجێکی ئەم زەمانە ڕێز لە باوکیان بگرن قەدری بگرن چکم خۆشیانە بن بە باوک ڕێز لە باوکیان بگرن و ئەوەی کە لە تەمەنیانە ڕێزیان لێ بگرن هەست بەوە نەکەن کە پیر بوون تا لە ژیانەمان ڕێزیان لێ بگرن مەرجی تۆ لە پێش ساومایە لەو ڕۆژەوەی تۆ ڕۆیشتی فرمێسکی چاو وەگی دەریایە چۆن بتوانێت لە یادت خۆیە گیان باوکم بێبەش نەکەی لە بەهاشت چونکە ئەو منی بێبەش نەکردووە لە هیچ شتێکی دنیا تۆ ڕۆیشتی فرمێسکی چاو وەگی دەریایە تاکەی حاڵی من وابێ سەبرێ لە لای تۆ خودایە تاکەی حاڵی من وابێ سەبرێ لە لای تۆ خودایە تەوەری ئەو جارەممان لەسەر باوکە چیت هەیە بۆ باوک؟ واللهی باوک دەبێ مناڵەکەی بە جوانی پەروەردەکە تربێتی وای بدا بەیانی لەناو کۆڵان لەناو محەلە ناو بازار بۆ خەڵک نەبێتە مشکلە بە ئوسوڵێت جوان بەیانیان هەڵی سێنێ بینێرێ بۆ سەرکار هەتا 12 نیۆڕۆ نەخەوێ ئیسە مناڵم زەمانە گشتی ئەخەوێ هەتا نوێژ نیۆڕۆ نوێژ نیۆڕۆ ئەم جی لە دوای چی بەسەر دێ هەمووی ئەفەوتێ طبعاً هەر ئەگە ئیشی نەبێ بیبێ فەڕێک پێ لێ دەی بۆی جەوێ بگۆڕێت نیایە بگۆڕێت نیا بدینێ بزانێت چی هەیە خەڵک زۆر پێشکەوتوە بەس ئێمە خۆمان هەر ئەخەوین و ئەخۆین و سەیرەکەی هەتا نیۆڕۆ خەون ئیسپادەی هیچی نییە ئەوە ئەی پێویستە مناڵەکان چۆن لەگەڵ باوکیان مناڵەکان دەبێت زۆر بەڕێز بن لەگە باوکیانە لەبەرێ ئەو باوکە هەرچی ڕەنج و ئیش و کار و کەسابەت و هیلاکەتی هەمووی بۆ قوڕک مناڵەکەیەتی ئەوی دڵخۆش بێ لەبەر خاترەوە دەبێ مناڵەکەش گەلێ چاک بێ بووی هیچ کەس شوێنی باوکە گرێتەوە؟ نە باوەڕ ناکەم قەت من خۆم لە مناڵێ و باوکم نییە من خۆم ئەزانم ئیستا ژوا کە گەورە بوومە بەحەز باوکم خەریکە گریانم بێ نێزێک 40 ساڵ یعنی خۆت ئازاری لە دەستدانی باوکت سەشتووە؟ زۆر ئێستاش پێوێ ناڵێنم 5 برام گەورە کردووە خوشکێکم گەورە کردووە لەگە دایکم و برام و خوشکم خۆم گشتی دامەزراندووە هەمووی لە زیاتی باوکم و هەم برام و هەم باوکمە چیت هەیە بۆ ئەوانەی باوکیان ماوە قەدری نازانن؟ وەڵی حیفە قەدری نازانێ زۆر یعنی باوک هیچ شتێتای ناکاتەوە هیچ کەسێ ناتوانێت جێگای بکاتەوە باوک زۆر عەزیزە لای هەموو کەسێک ئەوەشی قەدری نەزانێ خۆی زەرەرەکە بەڵێ تۆ نازانی بەم کۆچەی تۆ چەند بەژان و پەرێشان بوون بەم کۆچەی تۆ سوتان ڕووخان پەرش و بڵاو سەرگەردان بوون تۆ نازانی بەم کۆچەی تۆ چەند بەژان و پەرێشان بوون بەم کۆچەی تۆ سوتان ڕووخان پەرش و بڵاو سەرگەردان بوون
بەبێ تۆ سەختە ژین بابەجان بابەجان بەبێ تۆ فێر نەبوون بابەجان ئەی بابەجان بۆ وازوو جێ تێشتین ڕوویشتی لە ناکە لەگەڵ یەک تێر نەبوون بابەجان بابەجان بەبێ ئەمێ بزانم چیت هەیە بۆ باوک. وەڵاهی پێشەشی دەمەوێ زۆر زۆر سوپاسی باوکم بکەم کە لە ئەوەلی هەتا ئێستا پشتگیریم بووە بە تایبەت لە پرۆسەی خوێندنم کە لە سەرەتا بەناو ناخۆشێکی زۆر تێپەڕیم و قورسایی زۆرم دیت بەس دواتر سوپاس بەخوا کە ئەوان پشتگیریان کردم و بە ئامانجی خۆم گەیشتم لەوانەیە زۆر جاران غەرەتم بەرامبەری کردوی لێرە دەمەوێت زۆر زۆر لێبرنی لێ بکەم. باوکت هاوکاری کردی بۆ تەواوکردنی خوێندنەکەت تۆش بەڵێنی ئەوە ئادەی لە دوای تەواوکردنی خوێندنەکەت و کە باوکت پێویستی بە تۆ و هاوکاری ئەرە وەڵڵاهی زۆریش هاوکارم بۆ هەتا مای مەقەرداریەوە ئەرە وەڵڵاه یانی داواکارم لەو کەسانش کە قەدری باوک یاخود دایکیان ناگرن لێرە بگەڕێنەوە دا لێبرنیان لێ بکەن. ئەتۆی هاونیشتیمانیات چۆم لەگەڵ باوچیان چیت هەیە بۆ هاونیشتیمانی حتا بتان باش بن حتا گەر بێ قسەش بی یان زۆر جار دەبینی کە یەکێک ماوەشی زۆر بە چەند سار بینی نامینێ لەگەری ئەو جە بە هەرەوە کارێک بی چەندی زوو بگەڕێتەوە کەمە. ئەمێ بزانم چیت هەیە بۆ باوک. بۆ باوک وەڵڵاهی باوک وەکو دەرێن هەموو شتێکە من خۆم باوکم نەماوە تقریبان 22 ساڵە بەس هەمیشە یادی دەکەین لەگە مردیان وڵایەک یعنی بڵێم پاش 22 ساڵ ئێستاش هەردەچم سەردانی گۆڕی دەکەم ئیتر لەولا دەبینین یعنی خەڵکانێک دایکیانیان بابیان وەفات دەکا لەبیر دەکرێن زوو منەوە وەفای باوکم قەت لەبیر ناکەم. چیت هەیە بۆ ئەوانەی کە باوکیان ماوە قەدری نازان جەنابەت لە دەزانی باوکت بینیوە چیت هەیە؟ حتما وەڵڵاهی باوک شتێکە ینی جێگرەوەی نییە دی دەبی ڕێزیان بگرێن دەبی تا دوا هەناسە ینی باوک چێمە خۆم ئێستا باوکم باوچی سێ منداڵم هەتا پێم بکرێ خۆم لە سەریان دادەنێم ینی تا پێم بکرێ ئیدر بە ئیشبی بە کاربی بە ئەزمومی بە ڕێنیشان دەربی بۆیان دەکەم. پێتوە ئەوەی تۆ بۆ منداڵەکانی ئەەکەی منداڵەکانیش لە داهاتوو بۆ تێکە حتما هەموو دێتەوە سەر ڕێگات هەموو دێتەوە سەر ڕێگات ینی چەند بۆشیان بکە هێشتا کەمە هەوزە لەلایەنی نسیحەت بێ لەلایەنی ڕێنیشان دەربێتن ئەرکە چی قورسە باوکاتی بەڕاستی من خۆم ینی بینیمەوە چێشتومە ئەوە هیچ کەس شوێنی بێ باشی بۆ گرتووتەوە حتما بەڵێ ئیتر ئەوە برایە خوشکە خزمەکە جارەی خاڵەکە مامەکە پشت و پەنا زۆرن لە خوای بە زیادبی بەڵام دەبێتە باوک هیچ شتێک مەحاڵەوەیان مەحاڵە کۆتا پێیامت بۆ هاوڵاتیان ئەتوێ پێیان بڵێت چۆن بن لەگەڵ باوچیان وەکو گوتم یعنی چەند ڕێزی بگری چەند هەتا لە ژیان داماوە هەرچی بۆ بکەی کەمە هەرچی بۆ بکەی کاتێک کە لە دەستی دەدەی بڵێ خۆزگەوە ناخوا ینی بڵێن بەشیمانی داد نادا تا دووە هەناسە لەگەلی بژی لەگەلی خۆشبەخت بە لەگەلی بەردەوام بە یعنی ئەکەر بە تەلەفۆنێک بێ بە سەریکەوە بە هاتو چوویەک بێ بە سەریکەوە هەر ئەوە نییە بڵێن وەڵا سەردانیم کردیان ئەوە نە بەردەوام بە لەگەلی بابا
سێوەری ماڵێ بابا ماندوو هیلاکی ڕۆژگار ببم بە قوربانی ئەناسان بابا لە شای بیمار و خەستان بەخوازانم لە ناخی دڵێ یەک پارچەیە لە خەم و خەفان من پێم وایە هیچ قەڵەمێک و هیچ زمانێک و هیچ مرۆڤێک ناتوانێت وەسفی پیرۆزی ئەو پیاوە بکات کە پێوترێ باوک. بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی بینیتان سەرۆنج و تێبینی هاوڵاتیان بوو لەسەر پیرۆزی باوک. تا دیدار سڵاو ڕێزما قبول بفەرمونون هەر شاد بن. ڕۆژێک لە تۆ لە پاکی و میهری تۆ غرور بووم بمبورە گەرجارێکیش بێ لە خۆنەویستی تۆ دوو دڵ بووم لێم خۆش بەبە بەگیان دیارە کە زۆر نەفەزم بوو بابا سەراپایش و ئازان بابا ڕووناکی شەوانی تان بابا سایە و سێوەری ماڵێ بابا ماندوو هیلاکی ڕۆژگار ببم بە قوربانی ئەنازان بابا لە شای بیمار و خەستان بەخوازانم لە ناخی دڵێ یەک پارچەیە لە خەم و خەفان هەتا باوکتان لە ژیانە قەدری بزانە.